لقرآن پیروز لسورة إبراهيم آيات حودا پروردگار دفرمي وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. پروردگارت بڕیاری داوە جا سەرنجی قورئان بدەن لە وردی وشەکانی نافەرمێ وإذ أذن دەفەرمێ وإذ تأذن یعنی زۆر بڕیارێکی تەئکید لێکراوە. ئەم بڕیاری خوای پەروەردگار زۆر بەجددی وەرگرن خەڵکینە، خوا زۆر بەجددی ئەم بڕیارەی خۆی بە بەندەکانی ڕادەگەیەنێ. لئن شەکەرتم سوێن بەخوا ئەگەر شوکرانە بژێری پەروەردگار بن لەئەزیدەنەکم ئەو خۆشی و خەڵاتانەی پێی بەخشیون بۆتان زیاد دەکا. بەڕێزان دیقەت بدەن، قورئان نەیفەرموو لئن حەمەدتم لئن شەکەرتم. هەمیشە وشەکانی قورئان ئەگەر وشەیەک لابەری لە شوێنی وشەیەکی تر هەبێ ئەو مانایە ناگەیەنێ. حەمد و سەنای خوای گەورە شتێکی زۆر باشە، بەڵام خوا نەیفەرموو لئن حەمەدتم ئەگەر هەر بڵێ ئەلحەمدولیلا خوایە سوپاس بۆ تۆ ئەو بۆت زیاد دەکەم. نەخێر لئن شەکەرتم ئایا شوکرانە بژێری لەگەڵ حەمد و سەنا و حەمەدتمە چ فەرقی هەیە؟ فەرقیان ئەوەیە کەسێک خوای پەروەردگار ماڵ و سامانێکی پێدەبەخشێ لە دڵەوە دەڵێ خوایە ئەمە هی تۆیە نەک ئازایەتی من، بە زمانیش دەڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ، بەڵام هەر لاسیکی لێ دەدا و هەر لە سندوق ئادای دەنێ و ئامادەنێ $1 و دیناری لێ ببەخشێ، زەکاتی لێ بدا، 10 کەس لە برسانە بمرێ ئەو بە خەیاڵیان نایە، حەز دەکا هەمووی هەرهی خۆی بێ، ئەوە شکری خوای نەکردووە، ئەوە دڵنیابە هەر چەند وتوێتی خوایە حەمد و سەنا بۆ تۆ سوپاست دەکەم دڵی پێی خۆش بۆ بەهی خوای زانیوە، ئەوە ناچێتە قاڵبی لئن شەکەرتمەوە، چونکە بەکاری نەهێنا بۆ شتێک کە خوا پێی خۆشە، بەکاری نەهێنا لە شتێکە کە مرۆڤایەتی سوودی لێ ببینێ. جا هەیە پارەی هەیە، هەیە زانستی هەیە، هەیە پێگە و قسەی هەیە، هەیە ئیمزایەکی هەیە، ئەبێ بەکاری بێنی لەوەدا کە بەندەکانی خوا پێویستیانە ئەوە شکرانە بژێری خوایە. ئەگەر بەکارت هێنا بەهی خوات زانی سوپاسی خوات لەسەر کرد بۆ چاکە بەکارت هێنا دڵنیا بە وعدی خوای بۆت زیاد دەکات، جار بۆ جار خوای گەورە ئەوە بەرز دەکاتەوە و زیادی دەکات. ولئن کەفەرتم ئەگەر سپڵە بوون ئینسان پێنەزان بوو ئەوەی هەیبووتی ئەو بە ئازایەتی خۆم بە زیرەکی خۆم بە هەوڵی خۆم بەدەستم هێناوە، ڕۆژێ لە ڕۆژان نەیبوودا الحەمدولیلا چاوی لە هیچ عەبدێکی خواوە نەبوو بۆ کەسی بەکار نەدێناوەی دەزانی بەس خۆی لەم سەر زەویە دەژی خۆپەسند بوو. ئین عەذابی لەشەدید، بەڕاستی سزای من زۆر سەختە، زۆر بە شیددەتە بۆ ئەو کەسانەی کە ناسوپاسگوزار و سپڵەن. الشکر سیاج النعم، وتراوە زانایان فەرموویانە چۆن ئەگەر باخێکی جوانت هەبێ پێویستە پەرژینێکی هەبێ بۆ ئەوەی کەوا نەخورێ، ئاژەڵ و بابەتەکانی کە زەرەر لە باخەکەت دەدەن نەچنە ناوی ئەو لە ناوی نەبن، ئەبێ سیاجێکی بەهێزی هەبێ دەرگای هەبێ. شکرانە بژێری خوای پەروەردگار ئەو شورا و پەرژینەیە کە خۆشیەکانت دەپارێزێ. وفرمویانە الشکر زائد النعم، هەر کەسێ شکرانە بژێری پەروەردگار بێ خوا بۆی زیاد دەکا. بۆیە ئەوانەی کە خوا پێی بەخشیوی عەرزم کردی لە زیرەکی لە ماڵ و سامانت لە هاوسەر و منداڵی ساڵحت لە قەدر و حرمەتت لە دڵخۆشی و فەرەحی دەروونت هەمووی یەکەم شت بپارێزە بە شکری خوای گەورە. دایمە شکرانە بژێر بە.